پروتۆکۆلی یەکێتی تۆپی پێی عێراق لەگەڵ یەکێتی تۆپی پێی ئیسپانیا بینین کە ئاستی تۆپی پێی بردوۆتە پێشەوە وەرە بەرەو باشتر ڕۆشتون و چەندین سوودیان بە عێراق گەیاند لەلایەن ئیسپانیاکە. ئەمجارە لیژنەی ئۆلۆمپی عێراق لەگەڵ لیژنەی ئۆلۆمپی ئیسپانیا پرۆتۆکۆڵێکی هاوبەشیان ئیمزا کرد. مفتنی سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی عێراق و هاوتای ئیسپانیەکەی واژۆ لەسەر کاراکردنی ڕێککەوتنی هاوکاری هاوبەشی ئۆلۆمپی نێوان عێراق و ئیسپانیا دەکەن. ڕاگەیاندنی لیژنەی ئۆلۆمپی عێراق بڵاوی کردەوە سەرۆکی لیژنەی ئۆلۆمپی نیشتیمانی عێراق دکتۆر عەقیل موفتین بە فەرمی واژۆی کاراکردنی ڕێککەوتنی هاوکاری هاوبەشی ئۆلۆمپی نێوان لیژنە ئۆلۆمپیە نیشتیمانیەکانی عێراق و ئیسپانیای کرد. ئەمینداری گشتی لیژنەی ئۆلۆمپی نیشتیمانی عێراق جەختی لەوە کردەوە کە موفتن و بلانکۆ هاوڕابوون بە خواستێکی دڵسۆزانە وە کە تەواوی بەرگەکانی ڕێککەوتنی دووقۆڵی بە شێوەیەکی کاریگەر بە تەواوی بەرجەستە بکەن لە گۆڕەپانی وەرزشی و بە شێوەیەکە خزمەت بەکاری ئۆلۆمپی بکات لە هەردوو وڵاتدا. ئاماژێ بۆش کردووەردەکارەکانی ڕێککەوتنەکە بریتی بۆ لە ئاڵوگۆڕکردنی ئەزمونونەکان لەسەر هەموو ئاستەکانی کارگێڕی تەکنیکی ڕاهێنان و ناوبژیوانی و لە ئۆلۆمپی و هەروەها ئەنجامدانی خولی گەشەپێدانی باڵا لە سەرجەم بەشە وەرزشەکان جگە لە ئاڵوگۆڕکردنی سەردانەکانی دوولایەنە و بڵاوکردنەوەی پەیامەکە. کاراکردنی ڕێککەوتنی هاوبەشی هاوکاری دووقۆڵی ئۆلۆمپی لەگەڵ لیژنەی ئۆلۆمپی ئاسیا لە چوارچێوەی پلانی سیستماتیکی فەرمانگەی جێبەجێکاری لیژنەی ئۆلۆمپی نیشتیمانی عێراق و ئەمیندارەتی گشتیدایە لە چوارچێوەی کارکردنی پێشوەختە بۆ ئامادەکردنی وەرزشوانانی عێراق بۆ ئۆلۆمپیاتی 2028 لۆس ئەنجلس و هەوڵدان بۆ بەشداریکردن لە کێبڕکەی جدیدا بە دوای مەدالیایەکدا نەک تەنها لە پێناو بەشداریکردندا. کۆبوونەوەی واژۆکردن لە بارگای لیژنەی ئۆلۆمپی نیشتیمانی ئیسپانیا لە مەدریدی پایتەخت بەڕێوەچوو.